لە گەڕەکی بەختیاری سلێمانی ژنە چالاکوانێک و ئەندامی ناوەندی ژنۆلۆژی و ئەندامی دەستەی دامەزرێنەری کتێبخانەی ژن دەدرێتە بەر دەستڕێژی گولە و دەست بەجێ گیان لە دەست دەدات. شاید حاڵەکان دەڵێن دەنگی تەقەیەکی زۆر هاتوو کە لە ماڵ هاتنە دەرەوە ژنێک خەڵتانی خوێن کراوە. ژوورەوە کتێبمە خوێنەوە کتێبەکەشم حازرە گوێم لە تەقەبوو تەماشام کرد تەقە لە ماڵی ئێماکرێ وا مەزانی من هیچ گوناحێکیشم نییە تا برم لە بۆچی لەم نیەکەن ئەو ئافرەتەم هاواری کەوتی و کابرای شێت بۆ تەقە لە ماڵانەکە یعنی بینی بووی کابرا دەستێکی دی بوو ئەمە دەرگای داخرەوە ئەو لێ نەبینێت هەر دەستێکی دی بوو ئەیتر کە وردەوردە تەقەکان نەما هاتم سوێرم کرد ئەم جامەم شاوە بوو بە تەرزە مثل لە ڕێگاوەشی کەوتە خوارەوە ئیتە ئاوڕمایەوە جەنازەیەک لێوا کەوتە بوو وڵات سایەقێکی تەکسی لێوا بوو کاکە تەلەفۆن کە بۆ شورتە وڵات تەلەفۆنی کە خواڵ ناگرێتی پێم وتونەوەی بڕێەوە کە هاتن ترم ناویان بە پەت گرت. کوژراوەکە کە ناوی ناگیهان ئاکارسەڵ ناسراو بە زیلان هێژایە تەمەنی 45 ساڵە ئەو کە وەکو ڕۆژنامەنووسێکی شکاری کردووە نزیک بووە لە پارتی کرێکارانی کوردستانەوە هاوسەرۆکی تەفگەری ئازادی دەوڵەتی تورکیا بە بەرپرسیاری تیرۆری زیلان دەزانێت و دەڵێت ئەگەر هێزە ئەمنیەکان نەتوانن پارێزگاریان لێ بکەن ئەوە خۆیان پارێزگاری لە خۆیان دەکەن. سەڵاتدارانی هەرێمی کوردستان و دەستگا ئەمنیەکانی شاری سلێمانی بە تایبەتی بەرپرسن لە هەرچی زووە دۆزینەوەی بکوژان و تیرۆرستان و تەسلیمکردنیان بە دادگا بە سزای گەل و ئەگەر بێت و بکوژی هەواڵ ناگەهانیش وەکو بکوژ و تیرۆریستەکانی دیکە دەرباز ببێت ئێمە لە ئێستاوە داواکەین کە دەستگا ئەمنیەکان لێدوانی خۆیان بدەن بە شێوەیەکی فەرمی دەتوانن بکوژان تەسلیمی دادگا بکەن دەتوانن ئارامی وڵات بپارێزن دەتوانن حکومڕانی بکەن دەتوانن ئازادی خوازان لە سایە ئەم حکوومەتەدا ئارام بن کە تا ئێستا نەبوون یان نا. چالاکوانان و ڕێکخراوەکان دوای 6 کاتژمێر لە تیرۆری زیلان هێژا هاتوونەتە شوێنی کوشتنەکەی و پەیام و ناڕەزایی خۆیان گەیاندە لایەنە پەیوەندیدارەکان. هەواڵ زیلان ئەمڕۆ بەیانی دیارە لە گەڕێکی بەختیاری دیارە ناوەندی کتێبخانەی ژن لە بەختیاریە لەوێ کار دەکا و هەواڵ زیلان ئینسانێکی ئەکادمیسیێن بووە و کەسێکی نووسەر بوو کەسێکی لێکۆڵەر بوو لە بواری ژن و بە تایبەت لە دەستگای ژنۆلۆژی هەلبەتە ژنۆلۆژی ناوەندی ژنۆلۆژی بۆ خۆی لە ئەوروپایە و لە زۆربەی هەرە زۆری وڵاتانی ئەوروپا و کوردستاندا لقیان هەیە لقێکیان هەلبەتە لێرەیە بۆ ماوەی ساڵێکە لێرە کار دەکا ئەندامی دەستەی دامەزرێنەری کتێبخانەی ژن بووە و ئەندامی دەستەی نووسەرانی ژنۆلۆژی بووە. لە ماوەی 1 ساڵی ڕابردوو ئەوە پێنجەم حاڵەتی تیرۆرکردنی چالاکوانان و ئەو کەسانەیە کە نزیکن لە پارتی کرێکارانی کوردستان و تا ئێستا بکوژان ڕادەستی یاسا نەکراون. تیرۆرکردنی زیلان هێژا دوایین چالاکوان و ئافرەتە کە لە شاری سلێمانی و لە گەڕەکی بەختیاری سەر لە بەیانی ئەمڕۆ تیرۆرکرا تاوەکو ئێستا کە 6 کاتژمێر تێپەڕ دەبێت بەسەر تیرۆرکردنیدا بکوژەکان دەستگیر نەکراون. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.